بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو ڕێکارانەی دژ بە و پەتایە لە هەرێمی کوردستان گیراونەتە بار. دۆخێکی سەختی لە هەرێمی کوردستان و عێراق و سەرانسەری جیهان دروست کردووە. لەو چوارچێوەشدا پێویستە ئاماژە بە هەوڵە جدیەکانی دەستگای مرۆیی مام بکرێت و تێشکیش بخرێتە سەر هەڵوێستێکی سەرۆک مام جەلال. کاتێک لە ساڵی 2007دا سەرچاوەیەک لە نووسینگەی سەرۆک مام جەلال ڕایگەیاند بەهۆی مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا لە سلەیمانی. سەرۆک مام جەلال ئەم هەفتەیە لە کوردستان دەمێنێتەوە تا ئەم دۆخە ناخۆشە تێپەڕ دەبێت و تەکیدیشی کردەوە کە دوای ڕەوینەوەی مەترسیەکان کاتی زۆر دەبێت بۆ دیدارە سیاسیەکان لە بەغدا. ئەم هەڵوێستەی سەرۆک مام جەلال لە ساڵی 2007 بوو کە ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا لە سلەیمانی لە ئارادا بوو. مامی گەورە وتبووی لە ناو میلەتەکەم دەمێنمەوە و پێکەوە ئەم ناخۆشیە تێدەپەڕێنین. ئێمەی کورد ئەو نەخۆشیە و زۆری تریشمان تێپەڕاند و زۆری تریش تێدەپەڕێنین. مادەمێکێتی هەر لە ناو میلەتەکەی دەمێنێتەوە نان و ئاو و خۆشی و ناخۆشیان لەگەڵ بەش دەکات و ئاوێزانی خەون و خەیاڵ خەم و پەژارەیان دەبێتەوە. ئەمە کللتورێکی شۆڕژگیری و میراتێکی یەکێتیانەیە و لە هەر وێزگەیەکدا خۆی نوێ دەکاتە و کللتوری دەوڵەمەندی سەرۆکی نەمر مام جەلالە. دەستگای مرۆیی مام هەڵگری ئەو ناوە گەورەیە ڕۆحی ئەو کەلتورە بەرجەسە دەکاتەوە لە جیاتی چاوەڕی مەراسیمیکردنەوە و دەست بە کاربوون بکات. دەستگاکە لە ناو جەرگەی تەنگەژەدا هیمەت دەکات خۆی تاقی دەکاتەوە و دەبێتە ناونیشانی یەکێتی نوێ لە زەمەنی کۆرۆنادا. جێی ئاماژەیە کەمتر لە 2 هەفتەیە دەستگای مرۆیی مام بۆتە تایتڵی هەواڵە ڕۆحسووکەکانی ڕاگەیاندن لە زەمەنی کۆرۆنادا. لە هەر شوێنێک پێویستی هەبێت دەستگاکەی مام لەوەیە. لە هەر جێگایەک تیمەکانی فەرماندە و پێشمەرگە ئازاکانی کەرتی تەندروستی کوردستان ڕوبەڕووی شڕی نەخۆشی و ناخۆشی ئەم ڤایرۆسە دەبنەوە دەستگای مرۆیی مام لەوەیە. تەقەمەنی هێزی ئامادەی ئەم جارە پێداویستی تەندروستی و دەوا و دەرمان و خۆراکی فریا گوزاریە. گەنجە خۆبەخشەکانی دەستگاکە بێ قەرەباڵغی و هەڵای نابەجێ وەک فریاد ڕاستە داڕووکاتی خۆیان پێشکەش دەکەن و هیمەت و توانایان لەگەڵ هەموو ئەوانە تێکەڵ دەکەن کە ئامادەی هیمەت و دەستیان واڵایە بۆ هەموو ئەوانەی ئامادەی دەست پێشخەری و پشتیوانی مادی و معنەوین. لە خێرخوازان و سەرمایە گوزارانی نیشتیمانی تا NGOکان و خۆبەخشانی کۆمەڵی مەدەنی چالاکی دەستگاکە گشتگیرە و کوردستانیە. زۆنی سەوز ڕووماڵی کردووە و گەیشتۆتە کەرکووکی جێناکۆک و لەوێش ئیداری محەلی شارەکە نایەوێ و ناتوانێت لە نەیاری سیاسی خۆیەوە تێوە بگلێ و ماوەتەوە لە هەولێر و بادینانیش فەزای پەرۆشی خزمەتگوزاری خزمەتی خەڵکەکە هاندەری هەموو لایەک بێت کە بە پیری خزمەتەکانی دەستگای مرۆیی مامەوە بێن. دەستگای مرۆیی مام ڕۆحی سیاسەتی خزمەتگوزاری یەکێتی بەرجەسە دەکات و ناونیشانی لە خۆبردووی و پەرۆشی یەکێتیانەیە. ئاماژەیە بۆ سیاسەت و دەست پێشخەری و ناساندنەوەی نوێبوونەوەی یەکێتی کە خۆی کەرەنتینەی گشتی ڕێگە ناگرێت لە دەستپێکردنی ئەجەندای نوێ. ئەجەندای سەرۆکایەتیە نوێ و گەنجەکەی لە دوای کۆنگرەی چوارەوە چونکە ئەسڵەن سیاسەتی نوێ هەر سیاست نییە بۆ سیاست بەڵکو و سیاسەتە وەک خزمەتی گشتی و بەهاناوە چوونی لە کاتی تەنگەژە و لێ قەوماواندا. سیاست هەر لە ململانێ حەریفەکان نییە بەڵکو دەست پێشخەری و پێشبڕچەی خزمەتە.